کاک کاژاو ئەوە ئەو بەڕێزانە وایان وت منی جەناب زانی جاری یەکەم هێنا و تێستی زیرەکیمان بۆگە زۆر پرسیارمان لێکرد تەمە نێزانین جواب باتەوانێ مناڵی تەمەن ئێمە شەشەوە نییە مناڵی 6 ساڵ ئێمە لە پرسیاری تەمەنەکەی خۆی دەستمان پێکە 6 ساڵ نەیزانی هاتیینە 5 ساڵ نەیزانی یەک پرسیاری زانی هاتیینە 4 ساڵ یەک پرسیاری زانی هاتیینە 3 ساڵ دوو پرسیاری سێ پرسیار ئەوە شتێکی وابزان مهم بە هەموو پێوەرەکان کەمە قسەی من نییە مەشتی زانستە ئەم مناڵی تۆ تەمەنی 6 ساڵە بە عمر بەڵام عەقڵی مناڵێکی 3 ساڵە بە دڵنیاییەوە هێن زۆربەی پێشتیش تێستەکان هێن بۆ کرد و هەمان شتیان پێوتووی و ئەم فۆرمەیان کە پێمان وتنە و نیشانانەی کەوتمان دەسی والێکاوە سوڕێتەوە چیوچێوانە تقریبان هەر هەمووی نەخێرە یعنی ئەم مناڵی تۆ دڵنیا دەکەمەوە خوا ئاگادارە ئۆتیزم نییە هەرچی نیشانەی ئۆتیزم بێت لە مناڵی تۆیان نییە تاوان داون سیندرۆمیش نییە لەبەری داون سیندرۆم خۆ دەزانی و خەڵکی مەنگۆلیا وایە جاران پیانەگو مەنگۆلی بەزیتر وڵاتی مەنگۆلیا ئاعترازی گەلەن تۆی گرتوەکان وتی ینی چیوانە بە ناوی ئێمەوە ناوەنێن ئەو بیتر ناوێنە داون سیندرۆم داون ناوی دکتۆرەکە بوو کە کەشفی کرد سیندرۆمیش نیشانەکان متەلازیمەکە لەگەڵ یایەتی باشە کەواتە مناڵی تۆ نە ئۆتیزمە نەوە بەڵام ئەوانەی کە لە فەرموو بەش حومانی لەدایک بوو ئاوەکەیتم ئاوی زیایی کردووە کەمی کردووە شین بۆتەوە گەشتکە هەموو ئەمانە بەڵگەن بڕۆ حەزەکەی لە 100 کەسی تیش پرسیارکە ئەم مناڵی تۆ گەشەی دواکەوتۆ قوربان یعنی ئەمە هەموو حاڵەتەکان پێمان نەڵێن تێستەکان پێمان نەڵێن و فۆرمەکانیشەوە زانیاری دایکێتی خۆشە دڵنیام نکوڵی لێ ناکەم شتانەمی بووە هەڵێ بردوومانە گەشتکە لیا و بردوومانە وەکو لە ناو تەنورە خۆ بردووتە ینی باشە هەموو ئەمانەی تر مناڵ چۆن گەشەی دوان ناکەی بە قوربان چۆن عەزت بە مێشکی ناگە چۆن عەزت بە پەردەی مێشکی ناگە یعنی ماڵەکەی تۆ گەشەی دوا کەوتووە بە هەموو حاڵەتی پێویستی بە پۆلی تایبەتێ بە قوربان یعنی من تێناگەم بۆچی تۆ بێ ئینکاری بکەی بڵێ نە من ئەم مناڵە پێویستی بە هیچ شتێک نییە ئایا ئەمە بە قازانجی مناڵەکە و تەواوێ بە دڵنیایی بە زەرەری تەواوێ بە دڵنیاییەوە یعنی تۆ زوڵم لە مناڵاکەی ئەگەر بڵێ نائبێت لەگەڵ مناڵی ئاساییە بێ کاکە و منهەجە قورسە براکە لە هەموو دنیای بەو شێوەیە